ئەوانەی لە دەنجی خەڵک دەترسێن بەردەوام دەست لە پوشێکیش دەبن لە پێناوی مانەوەی خۆیان. ڕاگەاندنی ئەنجامە بەرایە نافەرمیەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق حیزب و لایەنەکانی تووشی سەرسوڕمان و هاوڵاتیانیشی تووشی نیگەرانی کردووە. هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان کە دەستیان لە دزی و بڕینی قوتی هاوڵاتیان و تاڵانکردنی نەوتی هەرێم و دۆڕاندنی خاک و سیاسەتدا هەبووە، بەڵام دەنگەکانیان نەکەمی نەکردووە، بەڵکو زیادیشی کردووە، ئەویش بەگرتنەبەری ڕێگای هەمیشەیی ساختەکاری. دوای ئاشکرابوونی بەشێک لە ئەنجامەکانی هەڵبژاردن، 6 حیزبی سیاسی لە هەرێمی کوردستان تانیان لە ئەنجامەکاندا و سەرلەبەری پرۆسەکان ڕەت کردەوە. چاودێرانیش پێیان وایە دەسەڵاتدارانی هەرێم لە سزادانیان لەلایەن خەڵکەوە دەترسان، بۆیە پەنایان بۆ ساختەکاری بردووە. لە سزادانی خەڵک دەترسن چونکە ئەوان شکستیان هێناوە لە ڕابردوودا، یعنی وا چاوەڕوان دەکرا دوای برسیکردنی خەڵک، دوای ئەو هەموو قەیرانانەی کە بەسەر هەرێمی کوردستان داهات، دوای 16 ئۆکتۆبەر، دوای هەموو ئەو شکستانە چاوەڕێ دەکراکەوە ئەو ناڕزایەتی خەڵک کە لە شەقام و لە ناو حیزبەکان و لە ناو نخبەی سیاسی هەبوو وا بکە سزایەکی گەورەی ئەو لایەنانە بدەن. بۆیە ئەوان ئەو ترسیان هەیە و ترسی ئەویان هەیە کەوا لە دەسەڵات دوور بخرێنەوە، بۆ مانەوەیان لە دەسەڵات پەنا ئەبەنە بەر هەموو ئەو شێوازانە بەداخەوە بەبێ گوێدانە ئەوەی کە سومعی هەرێمی کوردستان و ناوبانجی هەرێمی کوردستان و ناوبانجی گەلی کوردستان بەگشتی بە هەموو لایەنەکان و بە ئەزمونونەکەیەوە کەوێتە ژێر پرسیاری زیدیەوە. بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی و ژووری هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕانیش ڕای دەگەێنن ئەوان بە هیچ شێوەیەک ناسنە ژێرباری و ئەنجامانە و بەتوندیش دژی دزینی دەنگ و ئیرادەی خەڵک دەوەستنەوە. هەردوو لایەنی دەسەڵاتداری هەرێمی کوردستان بەردەوام لە پێناوی مانەوەی خۆیان پەنا لە بۆ هەموو هۆکارێکی ئەخلاقی و نائەخلاقیش دەبن، یاسایی و نایاساییش دەبن، تەنها لە پێناوی بەهێزکردنی پێگەی خۆیان، تونترکردنی چنجی خۆیان لە جونگەکانی دەسەڵات. بەداخەوە ئەو دوولایەنە تەنها ئەوەندە بڕوایان بە دیموکراسی هەیە، هەر ئەوەندە بڕوایان بە پرۆسی هەڵبژاردن هەیە کە کورسیەکانی خۆیان دەسەڵاتی خۆیان نەکەویتە مەترسی. ئەگەرنا ئەو ئازادی کە باسی لێوە دەکەن، ئەو دیموکراسەتی باسی لێوە دەکەن، هێندەی کارێکی ڕووکەش، هەندە کارێکی حەقیقی و ناوەڕۆکدار نییە. بە هیچ شێوەیەک سازش لە دەنجی خەڵک ناکەین و لەو دەنگانی خەڵک خۆش نابین. هەموو ڕێکارە مەدەنی و هەموو ڕێکارە یاساییەکان دەگرینە بەر بۆ ئەوەی بتوانین دەنجی خەڵک بێنینەوە. ئەشکالی گەورە دروست کراوە، ئەشکالی گەورە دروست دەکرێت لەو سندوقانە بۆ ئەوەی کاتێک کە ئێمە داوای عەدل و فەرزیەدەیی بکرێ ئەمانە مسبەقەن دەنگەکانی خۆیان حازر کردبی لەم سندوقە. یەکێک لە بنەما ئەساسەکانی انتخابات کە لە مابەینی کۆمیسیۆنە حزابە سیاسیەکانە ئەمانە هەردووکیان شەریکن، بەڵام ئەم شەو بەفعلی کۆمیسیۆن ئەو شەریکە ئەو هاوبەشە ڕاستەقینەی تێکدا کە لێیە پرسییم بۆ لە سەعات 2 شەو خەڵکی ئێمە دەرەکەن وە خەڵکی خۆیان دەرەکەن ئامادەنی جواب داتەوە، ئامادەنیە بێ وەڵامت داتەوە. لەبەرەوە ئەمە قەنەعات بەو شتانە ناکەین کەوان باسی لێوە دەکەن، لەبەرەوە هیچ وەڵامێکی ئەوتوان پێ نییە. ئەوە ژواکە، ئەوە ژوا دەکە گومانەکانی ئێمە زیاترکە، ئەوە دەکە ئەمە زیاتر پێداگیری بکەین کە بەڕاستی گومانمان هەیە وردە وردە گومانەکانی ژوا ڕوون دەبتەوە. ماوەی 27 ساڵە دوو پارتی دەسەڵات لە هەرێمی کوردستان دەستیان بەسەر سیاسەت و ئابووری هەرێم داگرتووە و ساڵ لە دوای ساڵ خەڵکی زیاتر لێیان بێزار دەبێت، بەڵام ئەوان هەر هەڵبژاردنێک ڕێگایەکی نوێ بۆ ساختەکاری و زەوتکردنی ئیرادەی هاوڵاتیان دەگرنە بەر. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.